بەڵێ ئێمە وەکو سەندەری جینۆساید لە زانکۆی گەرمیان ساڵانە کە خوێنکارانی قۆناغیەکی زانکۆ دێنە زانکۆ طبعاً خەڵکان بڵێن ئەم جیلە نوێیە ڕەنگە ئاشنای هەندێک ڕوودا و مێژوو نەبن کە بەسەر کووردا هاتووە. ئێمە ئەمانەوێ ئەوانەی کە خەڵکی گەرمیانن جارێکی تر خوێندنەوە بۆ بابەتەکە بکەنەوە خوێنکارێکمان هەیە ڕەنگە لە دەرەوەی گەرمیان بێت بۆی ئەوانش ئەم ڕووداوانەی کە بەسەر کووردا هاتووە بە تایبەتی تاوانی ئەنفال خۆیان بە چاوی خۆیان بیبینن بۆیە یانهێنینە مەزاری ئەنفالکراوەکان کە ژمارەیەک ڕووفاتی تایە خۆیان لێ ڕووفاتەکانە بینن و یانهێنینە ماڵی مریەم کە کۆمەڵێک جلوبەرگ و پێداویستی و کەرەستەی کە لە سەردەمی ئەنفالە هەبووە و بەکارهێنراوە ئەوان لێرە جارێکی تر ئەو جلوبەرگانە ئەبینن. بە جۆرە لە جۆرەکان ئەوەیە کە لە زاکیرەینەوەی ئێستا ئەو تاوانەی کە لە ڕابردووە ناوی ئەنفال بووە خۆیان بە چاوی خۆیان بیبینن، یعنی بەو شەوەی نەکەمە بۆیان خوێنینەوەیە وەکو تاقیکردنەوەی پێیان بڵین بۆی خۆیان بە واقعی بابەتەکە بین و بێن لێرە ببینن بۆی لە زاکریانە بمێنێتەوە. خوێندکاران بینیمان زۆر خەڵ بکات نێرە چی شتێکی جیاوازیان بینی کە ئەوەی لە زاکیرە و لە مێشکەنە. وەڵام من هیوادارم خۆتان پرسیاریان لێ بکەن. من دڵنیام خوێندکاران تەوانەوە پرۆسەکەمە چەند ساڵێکە دەستمان پێ کردووە خوێندکار کە ئەهێنرێت وە ئەزانێ گەشتێکی تەرفیهیە، یعنی وا تێگا، بەڵام کاتێکگە دێتە ئێرە بەڕاستی ڕوئایە گۆڕێ یەکسەر بۆ چوونیە گۆڕێت تێگا کە ئێمە ئەم بابەتە بابەتێکی جیاوازترە لەو گەشتانێکە کراوە و زۆرتر ئەوەیە کە ئاشنای ڕووداوێک ئاساتێ بکەن کە بەداخەوە خۆش نەبووە، ینی ڕووداوێکە کە بەسەر ئێمە هاتووە ڕووداوێکی خۆش نەبووە بۆیە بە دڵنیاییەوە من ئەبینم خوێندکارەکان بە جۆرە لە جۆرەکان شعوریان لەو کاتێک کە پێش گەشتەکە دێن و دوای گەشتەکە بە دڵنیاییەوە ئەگۆڕێت.